حسێبی ئەوەیە کە هەریەم چەندێ نەوتەدا 95,000 بەرمیلە چەندێ نەوتی لای هەریەمە مێنێتەوە کەواتە 305,000 ئەگەر 400 حسێب بکەین حسێبی داهاتی ناوخۆی کردووە هەریەم خۆیان پێشتر وتیانە 308 ملیار حسێبی ئەو پارەی TDI کاکە بێ لە پشکی هەریەم بدرێتەوە دیوانی چاودێریدارای عێراق تەدقیقی ئەمانەی کردووە دوای تەدقیق ئەم وردبینیەتەوە بووە ئەدرێتە وەزارەتی مالیە وەزارەتی مالیە تەدقیق ناکە حساباتەکە واتە حسەی تۆ چەنە دوای لێدەرکردنی ئەمانە پێچێ لە هەفتەی ئایندا پشکی هەرێمی کوردستان دیاری کرێت کە نزیکە لە 500 ملیار دینارەوە لەوانەیە دیاری کرێت واتە عێراق لەمە دوا بەم فۆرماوێ پارە بدا ئیتر ئەمانی شەبێ لە داهات بەڵام تا سەر ڕقەمەکان پێ نەوتەوە وەکوتمەوەی ئەوەی وەزارەتی دارایی تەواو نەبووە لە هەفتەی ئایندا ئەبێ ئەمانیشتر بە داهاتی ناوخۆ کە نزیکەی 308 ملیارە و داهاتی منتوجاتی نەوت کە ئەبێ هەبێت یعنی وەکوتم شکەی سەر ناوخۆ هەم نەوت بە تەنە فرۆشێ هەم بە پاڵاوتن موچەی مانگێک تەواو کرێت شت بکە قیاس و قاعدە بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی هەرگیز ئاو هەرگیز هەموو میلەت لە برسا بمرێت دینارە لە باخەڵی خۆیان نانادەن سەر لە کۆرۆناکە لە وەزعەکە پارە هەن لە دەوڵەمە نوشتەسەن بەس قەس بینین بڵێن کۆمپانیەکانی خۆیان دینارێ بدەن نایکەن ئەوان بەس وەریەگرن بێنە بێنە هەیە هاها نییە هەرێڵێ بێنە باش یعنی سەر شەریک نین لەگەڵ خەڵکە لە شەراکەت ئامان پارەی شەراکەتیش نادەن بەس لە قازانجا شەریکن یعنی